خۆشەویستان بەردەوامین یەکێکتر لە گفتوگۆکانی ئەمڕۆمان قسەکردنە لەسەر وەرگێڕانی ئەم کتێبانە بەتایبەت ئەو کتێبانی کە قسەیان لەسەر دەکەین ئەم بابەتە سەربازیانن کە لە بواری سەربازیە وەرگێڕاون بۆ سەر زمانی کوردی لەم بابەتانەمان کەمە بۆیە گرنگە وەرگێڕانیمانە بۆ سەر زمانی کوردی وەرگێڕی ئەم بابەتانە زۆر بەڕێز کاکێ من قادر لەلامانە کاکێ من سڵاو لێبێ بە خێراتی سەر چاو زۆر سپاس بەڕێزت خۆت ئەفسەری بەڵێ بە خێراتی سەر چاو چۆن بیرە لەوە کردەوە ئەم بابەتانە وەرگێڕی بۆ سەر زمانی کوردی منای خۆی بەخشنە میرەمان سەدا دەستخۆشیتان لە یەکەم بۆ دەرفەتێکەوە منتاندا بۆ وەرگێڕان تەمان وەرگێڕان خۆی لە خۆی هونەرێکی گەورەیە لە جیهانە منیش حەزم لەم هونەرە ئەکرد حەزم کرد بەم شێوازە بەشداری کاری وەرگێڕانوانە بکەین لە دوای 91 و دوای ڕاپەڕین زۆربەی منهەجەکان زۆربەی ئەو پەیڕەوانەی کە لە ناو خوێندەگە سەربازیەکان قەلاچوالان زاخۆب ئەو خوێندە ئەکادیمیەکان دەخوێنرا عەرەبی بوون هەتا ئەو کاتەی بەشداری خولێکی ئەفسەریم کرد لە 2017 لە خوێندنگەی مەشقی سەربازی لە کانیگۆمە کە بینیم منهەج هەمووی عەرەبیە بیرم لەوە کردەوە کە من خێری وەرگێڕانەکەم بۆ دەست پێ نەکەم پێشنیارێکیش لای سەرۆکی دەستی ئەرکانی ئێستا لیوا ڕوکن عومەر ئەو کات پێشنیاری ئەوەی بۆ کردم کە کتێبە سەربازیەکان وەربگێڕێن باشتر لەوەی کە کتێبی مەدەنیشکە کتێبە مەدەنیەکان وانە وەرگێڕی زۆری هەیە وەرگێڕ زۆر دەستگای زۆریش هەیە بەڵام ئەمە ئیشێکی سەرەتایە و پێشتریش ئیشی وان نەکراوە بۆیە بیرمان لەوە کردەوە کە دەست بە کتێبی سەربازی بکەین بە تایبەتی ئەوانەی کە زۆر پێویستن بۆ هێزی سەربازی و خوێندراون لە بەشەکانە بەڵام بە حکمیەوەی کە عەرەبی بۆ دواتر زۆر شارەزای نەبوویان کۆمەڵی وشەمان بەکارهێناوە کە نەماتوانیوە بڵین وەریگەڕین بۆ زمانی کوردی پشتگوێ خراو نەکراوەتە منهەج بەوەی کە بخرێتە بەرناو کاری لەسەر بکرێت باشە چەند کتێبت وەرگێڕاوە لە بوارە سەربازیەکان 14 کتێبم وەرگێڕاوە لە بواری سەربازی کتێبەکانمان بە PDF زۆر بڵاوەکەینەوە گروپێکمان هەیە گروپی ئەفسەران لەوێ زۆربەی کتێبەکان بە PDF ڕاستە کۆمەڵێت خاڵی لاوەکی هەیە بەڵام لە هەمان کاتە کۆمەڵی خاڵی ئیجابی هەیە بۆ نمونە خێرا ئەگات بە ئاسانی شەگات بەدەستی هەر کەسێ لە زاخۆوە تا خانەقین تۆ بۆ هەرکەتە بێوێ گروپێکی تەلیگراممانەیە هەم گروپێکی پێیجێکی ئەفسەرانمانەیە زۆر بە ئاسانی دەستیانەگات و ئەوانش بە شێوازێ دیزاینم کردووە کە بتوانرێت ڕاستەخۆ چاپ بکرێت کێشە بۆ دروست نەکە ئەو کەسەکە بیاوێ چاپی کات و ڕای کێشە و بە کتێبی لەبەردەستیا بێ هەر کەسێکیش عاشقی ئەوە بێ کە بە PDF دەستیکەوێت بە ئاسان دەستیەکەوێت زۆربەی کتێبەکانیش کە ئیشمان لەسەر کردووە ئەو لایەنەما وەرگرتووە کە تا بتوانین بە کوردی قسەی لەسەر بکەین مامۆستا ئێمە کێشەیەکمان هەیە بۆ نمونە زمانی کوردی لە ئاستی زمانە لە ئاستی زمانە جیهانیەکانە وشەی ڕەسەنی لە زمانی ئینگلیزی زۆرترە بەڵام کاتێک کە دەبینی ئینگلیزەکان یعنی ئەنگلیزی ئەگەر وشە یۆنانی یان کۆمەڵی زمانی تری لێ دەربێنی وشەیەکی وای نامێنێتەوە لەوانەیە ئەم قسە تۆزێ قورس بێت ئەمڕۆ زمانی ئینگلیزی زمانێکی جیهانیە ئەمڕۆ یەکەم زمانە لەسەر ئاستی جیهانە بۆ لە بەرەو زمانەکەیان خۆشەوێ ئەوان کارێکیان کردووە کە زمانی خۆیان خۆش بێ بەرامبەر ناچار بکەن کە بە زمانی ئینگلیزی بخوێننەوە زمانی کوردیش لە زمانی ئینگلیزی ئەگەر زۆر دەوڵەمەندتر نەبێ زۆر جیاوازیان نییە بۆ ئەوەی کە لەو دەوڵەمەندترە ینی بێگومان لەو دەوڵەمەندترە بۆ نمونە ئەگەر باسی کورد ناسی بکەین ئەگەر زمانی ئینگلیزی بەکاربێت ئەوترێ کوردۆلۆژی باسە بەس ئەوە بەکاردێنە بەڵام ئەگەر زمانی کوردی بەکاربێت ئەوترێ کوردناسی و کوردزانی یعنی ناسی و زانی ئەتوانی تۆ بۆ پاشگر و پێشگیری زمانەکە بەکاربێنی هێندە دەوڵەمەنە یەکێتر لە تایبەتمەندەکانی زمانی کوردی ئاسان وشەی لێ دروستەکرێت زمانەکانی تر بەو شێوازە ئاسان ناتوانانی وشە دروستکەی وشەکان بۆ منە زمانی عەرەبی کاتێک کۆمەڵە وشە دانراوە داڕژاوە لەسەر منهەجی ئەو زمانە کوڕاساتی سەربازی پێنووسراوە دەماوە و گێڕاوەتەوە چەندین کەس هاتووە بە هەمان منهەج عەرەبی خوێندوێتی زۆر کەس عەرەبی زانیوە و لێی نەنەوێ دەستکا بە کوردی ئەمە وای کردووە کە شێوازێ لە خەمساردی بەوە وەربگێڕێ کە نەتوانی زمانی بکەینە زمانی سەربازی ئەو زمانەی کە
عربیە زمانی سەربازی پێ نووسراوە بە وشە وەرگیراوە تۆش لە قاموسە توانە وشانە هەمووی بنووسیتەوە یعنی ئێمە چەندین فەرهەنگمانەیە مامۆستا خاڵ فەرهەنگێکی گەورەی هەیە کە زۆر شتی تیا شوێن کردوێتەوە بۆ نمونە لە جامیعەی سنە لە ڕۆژەڵات فەرهەنگە دروست کراوە 4 بەرگە هەمووی وشەی ڕەسەنی کوردی یعنی تۆ ئەگەر بتەوێت لە خۆتدا هەژار فەرهەنگێکی زۆر گەورەی هەیە مامۆستا هەژار کەیترە و پێشەنگە لە ئیشە جا ڕەخنەیە کە گرن هەمان ڕەخنەش پێم وابێ لە من بگیرێت لە مام هەژار ڕەخنەیە دەگرن دەڵێن تۆ کۆمەڵی وشەی لادەقەی خۆتە هێناوتە کردەوە بە زمانی کوردی ئەمە زمانی کوردی نییە ئەو شەڵە دەستم خۆش بێ من هاتووم فەرهەنگی زمانی خۆم و فەرهەنگی لادەقەی خۆم و وشەی لادەقەی خۆم ئەسەر بێنم بەسەر کوردیە ئێوەش وەرن وشەی لادەقانی خۆتان بخەنە ناو زمانی کوردی یعنی منی زۆر وشەم شوێن کوردێتەوە وشەی شارە زوریانەیە یان وشەی زەڕایانیانەیە هاتووم شوێنم کردوێتەوە هەر کەسێک ئەتوانێ ئەو منهەجە بەکاربێنێ وشەی زاراوەکەی خۆی بنزارەکانی ئەو شوێنانە با بڵێن بەدڵنایەوە عەفو بنزارەکانی یەکری نەزاراوە یەکێک لە تایبەتمەندەکانی زمانی کوردیش کە زۆر باشە بیرخستنەوە بوونی زاراوەکانە یعنی یەکێک لەو کارانی کە نەیهێش زمانی کوردی وەک زمانی ئەمازیغی لە ناو بچێ بوونی چەند زاراوەیەکە لەوێ هەورامیمان هەیە سۆرانیمان هەیە زمانەکانی ترمانێ ئەمانە کاریگەریەکی زۆر گەوریان هەبوو بۆ دروستبوون و بۆ بەهێزبوونی زمانی کوردی لە ئاستی جیهانیە باشە ئێستا هەروە بزانم لە کۆلێژەکان هەر بە زمانی عەربی دەخوێنرێ بەداخەوە بەڵێ تا ئێستاشە لە کۆلێجەکان بە زمانی عەربیە ساڵی پار عەمیدی کولیەی قەلاچوالان عەمید سەلاح بەڕاستی پێشوازی باشی لە ئیشەکانی ئێمە کرد و کۆمەڵێ پرۆژێکی خستە بەدەستمان کە کار لەسەر ئەوە بکرێت کە بکرێن بە کوردی پێشتر کە ئیشی لەسەر نەکراوە وتویانە بۆ ئەوەی سەرباز بۆی ئەفسەر کە ئەڕات ئەوێ خۆی فێری زمانەکە بکە یعنی یەکێک لەوانە ئاسانکاری بکرێ بۆەوەی ئەمە شتێکی باش ئەگەر خۆی فێر بکە بەڵام کاتێکە نەکرا تۆ ناچاری بۆ ئەو کەسانەی بۆ نمونە ئەگەر ئەمە بۆ ئەوانش نەبێت کە عەربی دەزان بۆ ئەوانەی کە عەربی نازان و کات لە بەدەستیانە نەبوو فێری عەربی بوون ناچار بوون ئێمە کارێک بکەین کە بە ئاسانی بکەوێتە بەدەستیان هەتا ئێستایش زۆربەی خوێندنگە سەربازیەکان هەر بە عەربی منهەجەکان هەر بە عەربیە دراسەیشان هەر بە عەربیە کاتێکە تۆ بە عەربی دەخوێنیت و دواتر دێی لە بە پڕاتیکی لە کوردیا جێبەجێیەکەی تۆ جێبارگرانی بۆ دروستە بێت بەڵام ئێستاش من ئەمانم کردو بە کوردی ڕەخنەم لێ گیراوە لەسەر ئاستی ئەوەی کەوتویانە یعنی وشەیە کە کەمتر نییە لە جینۆساید وشەیەکیان بەکارهێناوە بڕوا بکە کیمیاباران ڕەنگە ئاسانتر بێ لە وشە ئەڵێن وشەی کوردی زاراوەی نییە بۆ عەربی ئەمە وشەیەکە زۆر ناڕەحەت دەبم بەبیست ینی هاومانەمان نییە بۆ وشە عەربیەکان وشەکان هەمووی هەمانە بەڵام وشەی عەربی کە بەکار دێت وەک چۆنە وترێ دواتر هەر زمان وشەیەکی تری بۆ بەکاردێنی کاتێک کە من حەزم لە وشە عەربیەکەیە وشە عەربیەکە گەورەی ئەدەم بە وشە عەربیەکە لە پێشینی ئەدەم بەڵام هەمان شت بۆ منە حەزەتی نالی کە دەستی کرد بە زمان بە نووسینی کوردی ڕەخنەیان لێگرت وتیان شعر ئەوەی یان فارسی بیان عەربی بیان تورکی بێ شعر نابێ کوردی بێ حەزەتی نالیش هاتە مەیدان وتی کەس بە ئەلفازم نەڵێ خۆ کوردیە خۆ کردیە هەر کەسێ نادانە بێ خۆی تعریف بەمانەبی معنا دەکات یعنی لە کۆتایی شعرەکە فەرمێ هەر کە سێبێتە حوجرەم پارچە پارچەی مسوەدەم بکڕێ بە ڕۆح پارچە پارچە مسوەدە ئەو پارچە وەرەقانە کە فڕم داوە لە حوجرەکەمە بە ڕۆحی بیکڕێ کە چەند شیرینە ئەڵێ ئەو وەختە ئەبینەیە کە شعرەکانی من چەند لە ئاستی شعرەکانی ترە باڵاتر و پارچەی بێ بە دڵ سەودا ئەکات جا لە کۆتاییە فەرمێ ینی تەحەداکەی گەورەتر ئەکات لەوەی کە ئەڵێ شعری خەڵکی کوا دەکاتە شعری من بۆ ناسکی کەی لە دیقەتدا سەر و داوا لەگەڵ هەودا دەکات یعنی ئەمەنە ناسکە ئەو بە گوری سەسپێنە ئەوەی خۆی بە حەریر بەڕاستی زمانی کوردیش یعنی من زۆر ناڕەحەتە بم زۆر ئەو شانە کە ڕەخنە ئەگیری ئەڵێن زمانی کوردی نییە ئەوە خەمساردی ئێمە بووە ئەوە تەمەڵی ئێمە بۆ کە نەمانتوانیوە کاری لەسەر بکەن ئەگینا ئەگەر ئەمی شانە کە ئێستا کراوە لە 90ەکانە بکرایە لە پێشتر بکرایە ئێستا ئەو ڕەخنانەی کە لەم کوڕاساتی من ئەگیرێ ئەو ڕەخنانە تێپەڕی بوو بە ئێستا ئەبوو بە منهەجێکی ڕسمی عادەن کوڕاسات سەرەتا ئەزمونیە سەرەتا شتێک نییە بە ڕسمی پێشکەش بکرێت
پاشان ساڵی ڕخنەکانی لێ گیرا پاشانە بێتە ڕسمی یعنی ئەگەر لە سەرتاوە ئەمیشی لەسەر بکرایە ئێستا ئەبوو بە کوڕاساتی ڕسمی باشە ئەفسەرەکان دەخوێنەوە تۆ لە نێویاندای خۆی بۆیان دەنێری داواکەن ئەڵێن بۆمان بنێرە فڵان کتێبمان بۆ بنێرە زۆر باشە لە ئاستی ئەوەی من عینەکەم بەڕاستی من پێشتر لە بازارە ئیشم دەکرد ئیشی وەرگێڕانی مەدەنیمە کرد بڕێ مادیشم لەسەر وەرەگرت کتێبەکەیشان بۆ چاپە کردم و سەد نوسخەیەکیان پێدام بەڵام ئێستا کە دەستم داوە بەمە ئەوانە بڕاوە بەڵام داواکاری ئەفسەران لەسەر ئەمیشە و چونکە ئێمە من کە بڵاوی ئەەکەمە لە گروپی ئەفسەرەکانە پاشان لە جێگەیەتر بە تەلیگرام واتساپ و مێسنجەر دەینێرم ڤایبەریش بەمانە بە هەمووی نێرم یعنی ڕۆژێک بەوەی کە حساب بکرا زیاد لە 1600 ئەفسەر داوای کتێبەکانیان کردووە خۆیان نامیان نردووە ئێمە فیدباکیان چی ینی کە ئەدبینن چی دەڵێن ینی سەکی کتێبەکانە خوێندنەوە کاریگەری لەسەر دروست کرد بەدڵنایەوە هەموو شتە کاریگەری خۆی هەیە ئەگە سەیری کتێب بکەیت بە ئاستی جیهانە پاشەکشەیەکی گەورەی کردووە بەڵام من ئەتوانم بڵێم کتێبە سەربازیەکان ئەو پاشەکشەی نەکردووە پاشەکشەی کردویان بە پێچەوانەوە زۆر فراوان بووە لە ئاستی ئێستا ئەتوانم بڵێم لە جاران باشترە یعنی بەردەوام تا ئێسایش پۆسێ دەکریان شتێ دەکرێ ئەو ڕێزەی ئەفسەرانە بینی کە کارێکت کردووە دەستخۆشیەک ئەوانە بینیان زۆر کەسەیە ینی ڕێزیان بۆ کتێب کتێب بڵێ بڵێ بۆ ئەهلی کتێبەیە هەم بۆ کتێبەکەی خۆی هەر خودی خوێندنەوەیش ئەو ڕێزە ئەدا بە خوێنەر خی گەورە فەرمێ ئیقرأ وەڕەبوکە الئەکرەم ئەیتوانی سیفەتێکی تری خۆی بەکاربێنێ بەس ئەفەرمێ ڕێزگرتنەکەی بەکارهێناوە بۆ لەبەرەوەی تۆ تا بخوێنی تۆ زیاتر ڕێز پیاکەی یعنی پێداویستی هەرەمی ماسلۆ هەیە باسی ئەوە کە ئینسان پێویستی بە 5 پێداویستیە لە ژیانە هەیە پێداویستە سەرەکیەکانی ژیان پێداویستە سەرەکیەکان ئەو پێداویستیانە پێداویستی ڕێزگرتنی خوددا پێداویستی دەستکەوتەکانە کە مرۆڤ بەدەستی دێنێ پێداویستی کۆمەڵایەتیە پاشان پێداویستی ئەمن و ئاساییشە لەگە پێداویستی فیزۆلۆژیەکان ئەگەر سیر بکەن هەر 5 پێداویستەکە لە خوێندنەوە هەیە بۆ نمونە ئەگەر تۆ بخوێنیتەوە زیاتر هەوڵ بدەیت و زیاتر لەناو لاپەڕەکانی کتێبەکانە تەڕاتێن بکەیت و ئەسپی خۆت تاو بدەیت ئەتوانی داهێنان بکەیت جیاوازی لە نێوان فەیلسوف و کەسانی ترا ئەوەی فەیلسوف ئەتوانێت ئەوەی لە ناخەیاتی دەری بڕێ بەس خەڵکانی تر ڕەنگە ئەو توانیان نەبێ دووهەم چت کە ئەتوانێت پێداویستەکانی مرۆڤە پێداویستی ئەوەیە کۆمەڵایەتیە لە ڕووی خوێندنەوەوا لە مرۆڤەکە کە بتوانێت زیاتر کۆمەڵایەتی تر بێ بۆ نمونە خوێندنەوەوا لە مرۆڤەکە کە خەوێکی باشی هەبێت یەکێ لە پێداویستەکانی مرۆڤە ئەم پێداویستیانە لەگەڵ ئەوەژە پێداویستی زانست کە لە سەروی هەموویەتی لە هەمووی گرنگترە بە سەدفە چوومە سەر یەکێک لە وشانە لەو ناونیشانانە لە کتێبەکەت عریفی ئێشکگیری یەکە عریف لە کوردیە لە بەرێمە دەستەواژەیەکی سەربازیە و لە عەرەبیەوە وەرمان کردووە لە کوردیای شتێکمان بۆی وەرنەگردووە لە کوردیا زۆر هەموو وشەکانی ئەفسەر وشەیەکی بەرامبەر دانرا وشەیەکی بۆ کراوە بەرام عەریفە دەروەکو خۆی هەرو خۆی نووسیومە چونکە وشەیەکەی ئەڵێ وشەیەکی هەڵەی شایع وشەیە کە ڕۆشت بێ خەڵک هەمووی بیستی بێتی باشترە لە وشەیە کە کەس نەی بیستی بێ و تازە دایبێن یانە بێ بیتاشی بۆی بۆ لە زمانی وەرگێڕانە ئەبێ ئەو وشەیە کوردێغە بنووسی و هەمیشە عەرەبیەکە لە تەنیشا بنووسی بەڵام عیبەیەک نییە ئەگەر ئەو وشە بنووسرێت بۆ نمونە ئێستا سەیری زمانەکانی تر بکە ڕەمەزانە بینی ئینگلیزیش هەر پێڵێ ڕەمەزان یان کۆمەڵە وشە هەیە کۆمەڵێ دەستەواژە هەیە ناکرێ ئیسپانە پلایس ئەمانە هەر وشەکە بە خۆی دائەنرێتەوە تازە تۆ هەرچی زیاد بکەی ناگاتە وشە ئەسڵەکەی خۆی ئەوە عەرەب زۆر ئەوڵاندا کۆمپیوتەر بکەن بە حاسوب بەڵێ حاسوبی بۆ بەکاربێنن هەر زۆریش بەکاریانێنە ئێستاش هەر کۆمپیوتەرەکە بەکارێنەوە هەر کردویانە تۆ بە لای خۆش کۆمپیوتەر یا کۆمپیوتەر دەبێت ناتوانانی بگۆڕی جاهانێ لە کتێبەکان منهەجن ویسم پرسیاری بکەم هیچ لەم کتێبانە بوون بە منهەج هیچیان منهەجن هەمویان منهەجن لە سەربازیەکانە باشە بۆ منە هیچیان هەیە لە بەدیلی عەرەبیەکە ئەم کوردیانەی تۆشی لەگەڵا بخوێندرێ مەگەر کەسەکە خۆی وەریگرێت ناڵێم عەمیدی کۆلێجی سێ قەلاچوالان عەمی ڕوکن عەمید
سەلاح بەڵێ هەوڵی دا کە کارێ بکرێ بۆ ئایندە بتوانێت منهج هەمووی بکرێ بە کوردی بەکوێ گەشتووە ئەو کارە بەس وەرگێڕانمان بۆ کردووە عادەتەن کە وەرگێڕانەکەی ئەو کەسێک کە کارێکەکە هونەرمەندێک کاتەکە وێنەیەکە کێشێ هیچ ڕخنەیەکی لی نییە لە هەمان کاتە خۆشی ئەوێ و خۆشەویستی خۆشەوێ غەڵەتەکانیشی نابینێ من 6 کتێبم وەرگێڕاوە ئەتوانم هەمویانم خۆشەوێ بەڵام ناڵم کتێبەکانی من تەواون ئەمیش پێویستی بەوەیە پێداچوونەوەی زیاتری بۆ بکرێ بۆی کاری لەسەر بکرێ و بەغەڵەت تێنەپەڕێ ینی ئەگەر بەغەڵەت تێپەڕی دواتر ڕاستکردنەوەی ئاسان نییە بەغەڵەت کەوتە بەر دیدی خوێنەران خوێنەر بەکاری هێنا دواتر ئاسان نییە تۆ بتوانانی ئەم غەڵەتە ڕاستکەیتەوە کاریان لەسەر کردووە و بەردەوامیشە کارکردن لەوەی کە بتوانێت بکرێتە منهەجێک و لە ئایندا بکرێت بە کوردی تەواوی ئینشەڵا بەزووی ئەو کارە ببینین و خەونی تۆش بەدی بێ و سپاسمانەوە خەونی هەموو لایەکمانە کە دڵسۆزی زمانی کوردین سپاس ماندوو نەبی دەستخۆشیت لێ یەکەین نازانم ئەو کارانم دەگەڕێم و لای کاگێ من یان نا سپاس دەکەم کاگێ من سپاس کە لەگەڵمان بووی ماندوو نەبی دەستخۆشیت لێ یەکەین